دم باش کردستانی هجا از رسول گلبانن ام دیز عادنا خدمتها به برنامه بولتن نوچه یا بس او جاره نک به نوچه یا به شروع یک لسر بابت گلک گیرین کو پیدویه او دمه او مقطعی دا هر کس کو هویا هندک گورانکاری یا هندک نوچه این گلک خوش و گرین گل ایران و روش حالاته پیوسته سر به بابت زانیارین خواه بن بابت ما یا او شوه وک ما دجیر نویسی نویسی شروع یک سر او بلاوکا کو پاشا خازین ایران بلاو کرنه بلاوکا که به فارسی نوی دفترچه یا دوره استرار سردانه به کردی دویته بلاوکا سردمه و گوهاستن یا پاشا خازین ایرانه ام دی شروعی که سروی بچن دو میوان مهنه برز رقیب انجوی لبازل دیگر میا که رقیب گلک خیر هات سر جوا و برز هاوار احمدی لبرلین گلمیا که هاوار تجی خیر هاتی سر جوا که هاوار وک جواگناس و که رقیب وک پسپور بوار سیاست گلمدایا که رقیب ام بین لایته پرساما لتا ام وک اول پرس بین لای جنابیتا و وی پرسی لتا بکن او ام بیجن دفترچه یا بلاو که هاتیه بلاو کرن هندک بابت وی گلک سرنجاکشه سرنجا گلک حتی سیاست مدارین فارس اوید که نه کردنجی کشا و گلک کسا برتک نشاده به تایبت تیدا هندک بحث سر او کسین که دور ایران هنه ام بیجن پیرامون هنه اوانجی گلک بابت گلک شروع سر وی بلاو که کرن لی ام دخوازن وک تو وک کسی که شارزای بواری سیاستی اگر ام بین او بلاو که بینن دگل یاسای بنکهی یا قانون اساسی ایرانی دا مقایسه کن دبیت ام بین پیشتر هندک مقایسه نهادین اولهی وک دولت و وک قوی مقننه و اوانه بکن و دلیل داش بین سر بابتا رهبری یا لیدری وی بلاوکی دا کسک وک ریبر رهبر سروک هاتیه ناساندن که اوه کشه یا هری سرکی از باورم ایرانی دا که کسک وک ارباب بتایبت او نتوین در دوره دو بیجن ما کسک وک سروک بی قبول نینه ام دخوازن ممافی خواه بید ام دخوازن محقی خواه بید وی وقتی کسک سروک به ایدئولوژیه که دجی او دورانه او نتورانه اول نکارن بگه هنم مافی خو تو وک شارزایی که بوار سیاسی چه جیاوازیان چه وکهوی دنوبرا و بلاوکی او ام بیجن یاسای سرکی یا ایرانی داده بینه زۆر سپاس کاک ڕسوڵ زۆر سپاس کە بانگێشت کردوم لە ڕاستیدا ئەو بڵاوەکە ئەو دەفتەرچەیە کە بەنێوی دەفتەرچەی قۆناغی تێپەڕبوون یا دەفتەرچەی قۆناغی ئیسترالیا هەنووکەیی لەلایەن پاشای خوازەکانی ئێرانەوە بڵاو کراوەتەوە لە ناوەڕۆکی خۆیدا خۆی وەکو بڵاوکێکی ڕێکوپێک کە بڕیار وایە داهاتوویەکی دموکراتیک و داهاتوویەکی ڕەنگین و جوان پێشانی خەڵکی ئێران بدات خۆی دەردەخا بەڵام لە کاتێکە لە نێوەرۆکەکەی وردەبینەوە دەبینین کە کۆمەڵێک کێشە و گرفتی یەکجار زۆر بەرچاو و بنەڕەتی تێدایە من پێم خۆشە لە دوو ئاستدا باس لەو کێشانە بکەم ئاستێک وەکو
ئێران بەگشتی وەکو لە ئاستی گشتی ئێراندا کۆمەڵێک کێشەی هەن و هەروەها لە ئاستی کوردستانی و وەکو کەمینەتەوەیەکان کە چاو لە بابەتەکە بکەی کۆمەڵێک کێشەی تێدا هەن. لە سەرەتادا وەکو لە ئاستی گشتیدا کێشەکانی زۆر بەرچاون، گرنگترینیان ئەوەیە کە ئەو دەفتەرچەیە بە شێوەیەکی بناخەیی داڕێژەی کۆکردنەوەی دەسەڵاتە لە بندەستی کەسایەتیەکدا و تێڕوانینی بەنسبەت دموکراسی لە ئێرانێدا لە سەرێ ڕایە، بەو معنایی کە لە ئاوا چاو لە دموکراسی دەکات کە بڕیار وایە خەڵک بڕیار بدەن لەسەر چۆنیەتی سیستەم، بەڵام لە نەهایەتدا ئەوە تاکێکە، ئەوە کەسێکە وەکو پاشا کە هەموو بڕیارەکان دەردەکات. ئەو کێشەی یەکەمێتی کە بەڕاستی زۆر کێشەیەکی بەرچاوە کە تەواوی سێدانە ناوەندی دەسەڵات کە ناوەندی یاسا کە بە نێوی نەهادی فیزیشی میلی یا بنکەی زوتنەوەی میلی نێوی لێ دەبندرێت و هەروەها دەوڵەتی تێپەڕبوون، دەوڵەتی کاتی تێپەڕبوون یا سەردەمی تێپەڕبوون و هەروەها دیوانی گوزاریە کە دەبێتە دیوانی داد کە بەشی سێهەمی دەسەڵاتە لە دەفتەرچەکەدا باسی لێکراوە. هەر هەمویان لە کۆتاییدا دەسەڵاتەکەیان دەکەوێتەوە بەردەستی ئاغای ڕزا پەهلەوی کە بە نێوی ڕێبەری بزوتنەوەی میلی نێوی لێ دەبردرێت. دامەزراندن و لە کارلادانی هەر سەرۆکی یا سەرۆک یا بەڕێوەبەرانی هەر یەک لەو سێ بنکەی دەسەڵاتە لە ئەساسدا لە بندەستی ئاغای پەهلەویدا دەبێت و ئەوە مەترسێکی زۆر زۆر گەورە دێنێتە گۆڕێ لە داهاتووی ئێرانەدا. بە شێوەیەکی گشتی لە سیستەمە دموکراتیکەکاندا لە دنیادا دموکراسی بە معنای بەڕێوەبردننی شێوەیەک لە ئیدارەی سیاسیە. دموکراسی لە ئەساسدا بە معنای سەروەری خەڵکە، سەروەری بڕیاری خەڵکە لە نێو سیستەمەکاندا و ئەوە خەڵکن دەبێت لەبارەی هەموو جۆرە مەسئلە ورد و درشتەکاندا ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بڕیار بدەن. بەڵام لە کۆتاییدا لە نێو ئەو بڵاوەکەی ناوەندی نوفتی و پاشای خوازەکاندا لە کۆتاییدا ئەوە شخصی ڕزا پەهلەویە کە تەواوی ئەو بڕیارانە دەکات. لە بە شێوەیەکی گشتی ئیرادی دووهەمی ئەو دەفتەرچەیە دەگەڕێتەوە سەر وەڵام دەرنەبوونی ئەو ڕێبەرە کە ڕێبەری زوتنەوەی میلیە. تەواوی بەرپرسیارەکان، تەواوی دەسەڵاتەکە دراوە بەدەست کەسێک، بەڵام هیچ مێکانیزمێک دیاری نەکراوە لە نێو ئەو دەفتەرچەیەدا کە قرار وایە ئەو کەسە چۆن وەڵام دەربێت، چۆن وەڵامی ناڕزایەتیەکان یا وەڵامی ئیراد و گرفتەکانی نێو ئەو سیستەمی داهاتوو قرار وایە بداتەوە. بۆیەوە بە باوەڕی من کێشەیەکی سەرەکی دیکەیە کە هیچ کەس هیچ کۆنترۆڵێکی بەسەر بڕیاردەری سەرەکی کە ڕێبەری بزوتنەوەی میلیەدا نییە. بەڕاستی ئیرادێکی زۆر زۆر گرنگی دیکە کە لە ئاستێکی بەرفراواندا لە نێو ئەو بڵاوەکەدا هەیە سربەخۆ نەبوونی بنکەی دادا یا دیوانی داد یا ئەوەی کە پێی دەگوترێت دیوانی گوزار و سەرۆکەکەی کاتێک کە لەلایەن ڕێبەری بزوتنەوەی میلیەوە دیاری بکرێت دیارە و کەسە لە کۆتاییدا بە پێی خواست و نیازەکانی وی بە پێی ویست و پێداویستیەکانی ڕێبەرایەتی بزوتنەوەی میلی کە دەبێتە ئاغای ڕزا پەهلەوی هەڵس و کەوت دەکات و من پێم وایە کە ئەوە کێشەیەکی زۆر زۆر گرنگی دیکەیە لە نێو دەفتەرچەکەدا. هەروەها کێشەی چوارەم لە ڕوانگەی منەوە من پێم وایە کە ئەو دەفتەرچەیە
دامەزرێنەری دۆخێکی نائاساییە لە داهاتووی ئێرانەدا کە بێ سنوورە و دۆخە، هیچ سنوورێکی دیاریکراوی نییە. ڕاستە لە دەستپێکدا باس لەوە دەکا کە دۆخی هەنووکەیی یا دۆخی ئیسرار لە 100 بۆ 180 ڕۆژ و دۆخی تێپەڕبوون لە دەوان 2 ساڵ بۆ 3 ساڵی یەکەمی دامەزرانی دەوڵەتی گوزاردا با بڵێین سنووردا کراوە بەکات. بەڵام لە کۆتاییدا باس لەوە دەکا کە ئەگەر دۆخێکی نائاسایی بێتە گۆڕێ ئەوە بەردەوام دەبێت ئەو وەزعیەتە و ئەوە دەبێتەوە ئەوەی کە ئەوانە دەستی خۆیان ئاوەڵە ببینن کە بەردەوام ئەو شتە دووبارە بکەنەوە، بەردەوام لەسەر دۆخی ئیسرار بە شێوەیەکی بێ سنوور خۆیان لەسەر دەسەڵات بێڵنەوە. جام پێم خۆشە لە بەشی دووەمی تێڕوانینەکاندا بسمە سەر بابەتی کوردستانی ئەگەر دەرفەتم بێت کاک ڕەسوول. کاک ڕاقب ئەمێ بگەڕێنەوەیتە بەس پرسیارێک دی پێشنی و ئەم بچن ڕاهبەر لیدر یان سەرۆک حکوومەت di Komara İslamî da du gel ew dewleta katî ku Rıza Pehlevî iddia dike tu bideye berhev tu çi dibînî çi ser vê şirweyekî Kurd bû me bike بەگشتی پێم وایە کە جیاوازیەکی ئەو تۆ نییە بەهۆی ئەوەی کە لە بواری ساختاریەوە عەرزت دەکەم لە بواری ساختاریەوە هیچ جیاوازیەک نییە لە نێوان ئەو دەسەڵاتی کە دراوەتە بەردەستی ئاغای خامنەیی و ڕەزا پەهلەوی پێی وایە لە داهاتوودا پێی دەست پێ بدرێ. یەک جیاوازی گرنگ کە هەیە بە باوەڕی من ئەوەیە کە سەرڕای ئەوەی کە ڕەنگە ڕەزا پەهلەوی لە گریمانەی ئەوەیدا کە ئەگەر دەسەڵاتی بەدەستەوە بێ سەرڕای ئەوەی کە لە ڕەنگە لە لای وڵاتان لە لای هێزە نێونەتەوەیەکان مەشروعیەتی هەبێ بەڵام لە نێو خۆدا بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆر لەو نەهاد و لەو ڕێکخراوانەی کە ئاغای خامنەیی سازی کردوون و دەوڵەتی کۆماری ئیسلامی سازی کردوون و ئەو نەهاد و ڕێکخراوانە بەشێکی زۆریان لە کار دەکەون. لە کۆتاییدا من پێم وایە کە ئاغای ڕەزا پەهلەوی مەجبور دەبێت لە دۆخی گریمانەییدا کە ئەگەر ببێتە جێگرەوەی کۆماری ئیسلامی لە ئەو دۆخەدا مەجبور دەبێت لە زەبر و زۆرێکی بێسنوور کەڵکوەر بگرێت بۆ کۆنتڕۆڵکردنی نەهادەکان و بۆیە من داهاتوویەکی باش و لەبار نابینم لە دۆخێکێکدا کە گریمانەیەوە هەبێت کەەوە ئاغای بێت سەرفە. من پێم وایە جیاوازیەکی ئەوتۆ نییە لە بواری ساختاریەوە جیاوازیەکی ئەوتۆ نییە چون لە نەهایەتدا لە کۆتاییدا هیچیان وەڵامدەر نین بە خەڵک و بە هیچ کەسێک و تەواوی دەسەڵات لە بەردەستی ئەواندا پێناسە دەکرێت و دابەش دەکرێت و ئەوانن کە لەسەر ڕادەسەڵات دەبەشنەوە بە خەڵک و ئەوە خەڵک نین وەکو سیستێمە دموکراتیکەکان کە دەسەڵات بدەن بە حاکمیەت و سیستێمی حکومڕانی. سپاس ئەمەش نەداوای کاکاوەر تو وەک کەسێک و توژی پسپۆری جوابناسی ئەم شروعەیەکی بخوازم تو لەسەر جوابناسیە سیاسی لە ژووری جوابناسیە سیاسی بکەی ئەو نەتەوە ئەم بێژن ئەتنیک یان نەتەوەی پیرامونی دەورە ئیرانێ بگشتی ئەم بێژن خاصەتەن کورد bi salana serkut dibin bi şêwazê cuda bi şêwazên cûrbecûr her netewê belûç kurd turk her kesek her neteweyek bi cûreyekî serkut dibî. Îro rojê aya derfetek fırsetek yan evkek heye ku em bêjin ew defterçeye ew tiştê wî defterçê da لەلایەی وان ئێتنیکاوە بینە قبول کرێ پێشێکی سلااو ڕزم هەیە بۆ بینەرانی بیسەرانی عزیز سەری ڕز و نوازشدا دەنم بۆ شەهیدانی ئەو دوایانەی کوردستان
ڕۆژاوا ڕۆژهەڵات و خەڵکی ئێران سەرجەم خەڵکی ئێران کرد بۆ بەدەستهێنانی سەرەتاییترین مافەکانی گیانیان دەخت کرد و سەرخۆشی دەڵم لە لەناڵە و کەسب و کار و عەزیزانی ئەو قوربانیانە. ئەوەی ڕاستی بێت کوڕی شای پێشوو دیکتاتۆری پێشوو بە هەندێک گوشەی زەق بە هەندێک گوشەی ڕێک و پێک جوان پێی هەوێ بە بێشتیکردنەوەی ئەو بەرنامە و پلانی کە دایناوە دەسەڵات بگرێتە دەست بە شێوەیەکی ناڕاست بە شێوەیەکی شێوێنراو هەر بۆیە من ئاماژە بە هەندێک خاڵ دەکەم کە زۆر سەبارەت بۆ پرۆژەیە باسی لێ دەکرێت یەکیان ئالتێرناتیڤە باس لە ئالتێرناتیڤ دەکرێت بۆ لەسەر هەم لە ناوخۆ هەم لە سەر سوشیال میدیا بیرروڕ زۆر ئاڵوگۆڕ دەکرێت بەڵام ڕاستەکەی ئەوەیە من پێم وابێ هێشتا بەگشتی ڕوون نەکراوەتەوە ئەو ئالتێرناتیڤە چییە پاشە ئێمە دەڵێن ئێمە ئالتێرناتیڤمان نییە ئەو ئالتێرناتیڤە چییە؟ ئالتێرناتیڤ واتە بەتێ واتە جێکەوە ئەگەر بێت و کۆماری ئیسلامی بڕوا ئێمە چ بکەین؟ زۆر کەس دەڵێن کە بە هەر شێوازێکی کە هەیە ئێمە بە کار بکەین خەبات بکەین کە ئەو سیستەمە بڕوا هەر کەسێکی بێت لەوەی باشتر دەبێت. بەڵام من پێم وابێ بەڕاستی ئەو شێوازە بیرکردنەوە یا بۆچوونە لە دوو لاوە هەڵەیە. یەکیانەوەی کە ئێمە ئالتێرناتیڤی دیکەمان هەیە بەدیلی دیکەمان هەیە هەر کوردستان بخۆی دەتوانێت بەدیلێکی باش بێت بۆ سەرجەم ئێران. کوردستان چەندین حیزبی تێدا هەیە و سەرناوی کە بیر و بۆچوونەکانیان جیاوازە بەڵام توانیانە پێکەوە کۆبنەوە. بەڵام ئەو ئالتێرناتیڤەی کە لەزا پاڵەوەی باسی دەکات هەر لە دەستپێکەوە لە دەستپێکی ئەو پرۆژەوە تا کورتایی تۆ یەک خاڵی لێ نابینی کە باز لە بەشداری حیزب بەشداری لایەن ڕێکخراوە سازە ئیتحادیە سنفی غێری خۆی بکات. وەک کاک ڕەقیب ئاماژەی پێکرد لە کۆتایی دانا بەڵکو لە دەستپێکدا بۆ خۆی بڕیاردەری هەموو لایەکان یعنی خۆیەتی کە نەهادەکان دیاری دەکات خۆیەتی کە کەسەکان دیاری دەکات یعنی لە ڕاستیدا هەروەک عەرزمکردن بە گۆڕینی نێوەکان هیچ شتێک لە ناوەڕۆک ناگۆڕزێت. لە جیاتی مەجلیس بێ مەهستانی ساز کردووە لە جیاتی قۆڵەی مقننە هاتووە نێوێکی دیکەی داناوە لە جیاتی ئەوەی دیکە هاتووە نێوێکی دیکەی بۆ داناوە. بەڵام ئایا بەڕاستی ئەوە وەڵام دەردەبێت؟ من پێم وابێ نەخێر. چونکی لە داڕشتنی سیاسەتی لە داڕشتنی توارچەوەی حقوقی خۆیدا باز لە چەند بژاردە دەکات کە ئێمە چۆن ئەو چوارچێوە حقوقی پێک بێنینەوە. یعنی لەو چوارچێوە حقوقیدا تۆ شتێک نابینی کە باسی کەمایەتە نەتەوەیەکانی کردبێت باسی کەمایەتیە مەسەبیەکانی کردبێت. یعنی تۆ لە شوێنێکی ئەواندا بۆ نمونە لە حاڵی چلدا باسی ئەو یاسانە دەکات کە بێت بەسەر بێنەوە و یاسا دیکە بێتە جێگای. باز لە یاساکانی تایبەت بە هاوڕێگە سوازەکان دەکات کە لە کۆماری ئیسلامی داوانینە بەڵام دەبێت لەوێدا بێت. بەڵام باز لە بەشداریکردنی کەمایەتە نەتەوایەتیەکان ناکات. یعنی لە هیچ شوێنێکدا باسی ئەو نەتەوانە ناکات کە لە ئێران هێنا ئەوانە بە چ شێوازێک دەیهەیە ئەوانە تێکەڵ بەدەسەڵات بکات بەشدار بن لە دەسەڵاتە لە بواری کولتوریەوە لە بواری فەرهەنگیەوە لە بواری پەروەردەوە باز لە چ دەکات؟ یعنی خودی شخصی ڕاهبەریە خودی ڕەزا پاڵەویە کە بڕیاردەری هەمووی ئەوانەیە دەڵێ دەبێت پەرتووکەکانی قوتابخانەکان و زانکۆکان بەپێی بایەخەکانی نوێی ئێران چاک بکرێنەوە. یعنی ڕوون نییە ئەو بایەخە نوێیانەی کە باسییان دەکات چییە کە ئەگەر لێ کۆڵێەوە بەتە
دیار دەکات کە مەبەستیە سەڵتەنەتی 2005 ساڵی پادشایی یا شاهنشاهی کە کاتگوزاری دەکات هەز لە سەردەمێت و خەڵکەکەی تریشم بۆی دەبێتە ڕاعیەت یا لە شوێنێکی دیکە کە باز لە نەهادی پزیشکی دی دەکا و هەمان نەخشی هەمان خۆی مقننەیە دەڵێ هەمووەندان یا پێک هاتەکەی ئەو نەهادەی لە ڕەنگاڕەنگی ملەتی یەک پارچەی ئیران یعنی لە جیاوازی ئێرانێکی یەک پارچەی ملەتە ئیران یعنی ناڵێ ملیەتهای ئیران یا بوونەتەوەکان ئیران ملەتە ئیران کەواتە هەر لە دەستپێکدا ئەوە کێشەیە بۆ منێکی کورد بۆ منێکی تورک بۆ منێکی بەلووس کە ڕەنگدانەوەی خواست و ویست و شناسی من نییە کەواتە من پێم وایە ئێمە دەبێت زۆر بریابین بخوێنینەوە ئاخۆ ئەو ئالتەرناتیڤە کە باسی دەکات ڕەنگدانەوە دەتوانێت یاخود ڕەنگدانەوە ویستەکانی من هەیە یان نە من وەکو تاکێکی کورد خۆمی تێدا نابینەوە لە ڕاستیدا و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو کەسایەتێک کە بخۆی بڕیاردەرە لە ئاستی سەرەیە کەسێک نیە کە ئەزموونی سیاسی چەند ساڵی هەبوو بێت یعنی کەسێک نیە کە کاری حیزبایەتی کاری ڕێکخراوەی کرد بێت یعنی ئەو کەسە چۆن دەتوانێت لە ئێرانێکی فڕەڕەندی فرەنەتەوەی چەندین مەسەبیدا بتوانێت دەسەڵات بگرێت و ئێمەش لە ڕاستیدا هەموو کورد هەموو نێتەوەکانی دیکەی ئێران داپریوی ئەو سادەیە نەخۆین کە بڵێین بەڵێ کوڕی شای پێشوو 4 زمانان دەزانێت جا لەوە باشتر وەڵا زۆر شارەزات 4 زمانان دەزانین ئەگەر بڕیار بەوەی بێت ئێمە زۆر کەسانەکە ڕەنگە 10 زمان و 15 زمان و هەیە تا 25 زمانیش دەزانین سر کەمیازانینی زمان پێوەەر نییە بۆەوەی کە کەسێک بێت بە دەسەڵاتدار بەڵام زۆر جار باس لەوە دەکات کە ئێمە دێن ڕاپرسی دەکەین خەڵک خۆی چی هەڵی بژات بە هەر ئەوە بێت باز لەوە ناکە کە تۆ تا دەگەی ئەو قۆناغا بە چ ڕێڕەوێکدا بڕۆیت بە چ ئاقارێکدا بڕۆیت یعنی لە دەستپێکدا هەموو کاگڕەتی ئاماژەی پێکرد هاتووە بیسمی دەسەڵاتی کردووە یعنی بنچینەکانی دەسەڵاتی پتەو کردووە کە هەر دەنگێکی ناڕازی هەبێت مەشروعیەتی بەخۆی داوە لە ڕێگای ئەو کەسانی کە لە دەوروبەری بۆ خۆی هەڵگیان دەبژێت بێ ئەوانە بستێتەوە یعنی جیالەوەی کە کێشەی لەگەڵ نەتەوەکانی دیکە هەیە نەتەوەکانی ئێران کێشەی لەگەڵ کۆمەلگەی فارسی هەیە لە ئێستاوە دەڵێ مرد بە سەفاسێت مۆلا چەپی مجاهد دیارە مۆلا چەپی مجاهد خۆ لەگەڵ منی کوردی نییە هەر لەگەڵ خۆی کەواتە لە بنەڕەتڕا ئەو ئالتێرناتیڤێکی سترێنەرە یعنی دەستڕێتەوە یعنی ئینکار دەکات حاشا دەکات و حەزم کردن لە بواری یاساییشەوە لە بواری خۆکیەوە شتێکی مۆدێڕی شتێکی تازەی پێ نییە دێت من ئەوە تاوا نەکرد باز لە چەند سێ بژاردە دەکات بژاردەیەکی کە دەڵێت بازگەردانیە یعنی هەر ئەوەی کە حەزم بە حضورتان کە ئەو قانونانی کە یاسانێک کە لە دەورانی محەممەد ڕزا پاڵەوی هەبوونە دەگەڕاندرێنەوە بازگەردانی و شێوازێکی دیکەی بەو شێوەیە کە ئەو یاسانێکە لە کۆماری ئیسلامیدا هەبوونە ڕای دەگریت گۆزینەیەک حفظ کە ئەوش دەڵە ڕەنگە ناڕەزاتی خەڵکی لە بکەوێتەوە خەڵک قبوڵی نەکات لە کۆتاییدا دەڵێ ڕەنگە ئەو یاسانێک کە لە دەورانی محەممەد ڕزا شای هەبوون زۆر جوان و ئیدئال بن یعنی خەریکە ئەگەر تۆ لە وشەکان بگەڕێەوە دیسانەکان ئەوی پێ جوانە بەڵام دەڵێ ئەو یاسای کە دووبارە دادەنرێتەوە دەبێت لێکدراو بێت بە چ شێوازێت واتە تێکەڵاوێک بێت لەو یاسانێک کە لە کۆماری ئیسلامیدا هەبوون و لەو یاسانەی کە زمانی شایدا هەبوون ئەوە بە تایبەت دەکاری یعنی ئەو تایبەت ئەو بابەتە لێ ئاخری بەحث کرد چ پەیامێکی سەرەکی بۆمە هەبیتم بۆ کورد هەبیت من پێم وابێت هەروەک عەرزم کردن فریوی وشەی جوان نەخۆین فری وشەی دموکراسی نەخۆین فری وشەی ڕاپرسی نەخۆین فری ئەوە نەخۆین بڵێن ئالتێرناتیڤ نییە هەر لەو کوردستانە جیا لە نەتەوەکانی دیکە هەر لەو کوردستانە ئێمە دەیان و سەدان کەسمان هەیە کە ئەزموونی سیاسی دەوڵەمەندیان هەیە لە کاری حیزبایەتی لە پێکهێنانی ئیتلافێک هاو بەشێک لەگەڵ حیزبەکانی دیکە
زابوی من پێم کوردستان ئالتێرناتیڤی خۆی هەیە ئەوە فارسەکانی کە دەبێت ئالتێرناتیڤ بە خۆیان دیاری بکەن ئالتێرناتیڤێت ئەگەر قەرار ببێتە سەرکار دەبێت دان بە مافی نەتەوەکان دابنێت دەبێت یعنی کەمایەتی نەتەوەیەکان و مەسەبەکانی دابنێت یعنی هەر ئالتێرناتیڤێک کە خۆ بدزیتەوە هەر ئالتێرناتیڤێک کە دەستپێکەکەی بە قۆڕکاری دەستپێکەکەی بە دیکتاتۆری بێت بە دڵنیاییەوە دەبێت ئێستاوە پێشی پێ بگرێت جا ئێمە وەکو کورد ئێمە ڕیار نییە لە هەموو شۆڕشێکدا لە هەر گۆڕانکاری کە دێتە گۆڕێ ئێمە دووبارە ئەو هەڵەتێکە ئەو هەڵا دووبارە بکەینەوە دووبارە بکەینەوە ئێمە بە ئەگەر قەرار بێت خوێن بدەین بازارێک خوێن بدەین و زیاتر خوێن بدەین کە ئینشاڵڵا وای لێنێت بەڵام ویستەکانمان بمێنی بەجێ خۆی ئێمە نابێ بەڕاستی پێوێنێ لەو بازنەیەدا ینی لەو بازنەیەدا چونکی من پێم وابێت بازنەیەکە کە دان بە مەپی من دانانێت من وەکو تاکێک نەخوێنرام خوێندنەوە بۆ نەکراوە کەواتە لەلایەکی دیکەشەوە یعنی داوا لە حیزب و لایەنی کوردیش نەکراوە کە بێن ئەو گەڵاڵەیە داڕژنەوە بۆی کە دەنگیوان شدا بێت هەر بۆیە من پێم وابێت هیچ جیاوازێکی نەک جیاوازی نابێت بۆ خراپتریش دەبێت چونکی جاری پێشتر کە یعنی لە دەورانی شای پێشوودا کە شۆڕشکرا بۆ چ بوو ناڕەزاتی بوو خەڵک گلەی هەبوو لەو دەسەڵاتەی خەڵک نەیدەتوانی ویستەکانی خۆی لە چوارچێوە ئەو نیزامەدا ببینێتەوە هەر بۆی هەستان شۆڕشیان کرد یعنی ئەو کاتەکەشە لە بواری نظامیەوە ئەوە هێزێکی قانون و دەوڵەمەندیشی بوو بەڵام شکستی خوارد چونکی وەڵامدەری ویستەکانی خەڵک نەبوو بەڵام بێهێوێ دیسان گەڕێتەوە بۆ ئەو کاتی یعنی زیندانەکانی ئێستای کۆماری ئیسلامی لە سەردەمی شادا ئاساسکراون نایەت داوای لێبوردن کە لەسەر ئەو جنایەتانی ساوا من ساس کردووە هەمان ئەو هێزە بەو تێڕوانینەوە لە سەرکوتی گەرانی دیکەیەنە دەست خۆش کاک ڕەقیب هاوار بەحسی ئالتەرناتیڤ کرد پرسێک لێرە دێتە پێش ئایا کوردستان بگشتی کوردستان بە تایبەت حزبێت کوردی یان کەسایەتی کوردی دکارن ئیرانێدا بۆ ئیرانە گشتی ببنە بۆ حکوومەتە کۆمارە ئیسلامی ببنە ئالتەرناتیڤێک گونجاو ئالتەرناتیڤێک دروست ئیرانی بڕێوە ببەن زۆر سپاس کاک ڕەسوڵ ئەو پرسیارێکی زۆر گرنگە بە باوەڕ من و من پێم وایە کە لە بواری عملیەوە ینی ئەگەر چاو لە بابەتەکەی بکەین پێم وایە کە ئێرانی هیچ کاتێک ئیجازە نادەن هیچ کاتێک ڕێگە نادەن کە مرۆڤی کورد ببێت بە پێشڕەویان بەڵام دەکرێت مۆدلێکی کە لە کوردستانی حزوری هەبووە مۆدلێکی کە لە کوردستانی بە ڕەنج و بە خەبات و بە ئەوەی کە نێوی لە دەنێن شۆڕش لە کوردستانیدا لە مێژووی هاوچەرخدا ساز بووە کەڵکی لەوە بگرن ئەو مۆدلە دەتوانێت بۆوان ببێتە ئۆلکو کاک ڕەسوڵ من پێم خۆشە باس لە بابەتێکی بکەم من جارێکی لەگەڵ برادێکی سەڵتانەت تەڵەب ینی برادرم نەبوو بەس لە شوێنێکی بووین گفتوگۆمان دەکرد من بە چالشم کێشا گوتم ئێوە وەکو ئەمن نیگەرانم لە ڕەوتێکی کە سەڵتانەت تەڵەبەکان خەریکن پێدا دەڕۆنە پێشێ بەڕاستی ئێوە هیچ نفوزێکتان نییە لە کوردستانی چۆن ئاوا بێخەمن بەنسبەت ئەوەی کە هیچ نفوزێک سازکەن لە کوردستانی خەڵک لە کوردستانی بۆ لای خۆتان ڕاکێشن ئێوە بەتەمان لە داهاتووی ئێرانەدا کوردستانی چ بکەن لەگەڵ کوردستانی زۆر بە ئاسانی جوابی دامەوە گوتی جمهوری ئیسلامی ئێستا چۆن کوردستانی کۆنتڕۆڵەکە ئێمەش دەتوانین ئەوە کۆنتڕۆڵی کەین ئێمە لە جمهوری ئیسلامی بەهێزتریشی بۆ کۆنتڕۆڵکردنی کوردستانی جا لە کۆتاییدا ئەوەی کە تێڕوانینی جەریانی سەڵتەنەت تەڵەبە بۆ کوردستانی تێڕوانینەکە زۆر مەترسیدارتر لە شتێکی کە لایەن جمهوری ئیسلامی شەوە تەنانەت دەیبینی ئەوان بەتەمان بە مەشروعیەتێکی نێونەتەوەیی کە بۆ خۆیانی پێناسە دەکەن بێن کوردستانی سەرکوتکەن ئەوە لە مقایسە لەگەڵ جمهوری ئیسلامیەکیدا کە مەشروعیەتی نێونەتەوەییشی نیەوە و کاتێک کە سەرکوتێک لە ڕۆژهەڵاتی کوردستانی ڕوودەدا
بەشێکی زۆر لە کۆمەلگای نێونەتەوەی دێنە سەرخەت بۆمان و دەڵێن سەرکۆنەی کۆماری ئیسلامی دەکەن ڕەنگە و کاتی نەرمی بنوێنن لەگەڵ جەریانی سەڵتانەت تەڵەبەکان هەرچەند کە من باوەڕم بەوەی هەیە کە گریمان ئەوە دەبێت وەکو گریمانەیەکی باسی لێ بکەین نەک وەکو ئەوەی کە احتمالێکی زۆری هەبێت کە جەریانی سەڵتانەت تەڵەب بێت دەسڵات بەدەستەوە بگرێت. من پێم خۆشە یەک شت ئیشارە پێ بکەم کاک ڕەسوول زۆر گرنگە کە خەڵکی ئێمە لە کوردستانی دەبێت تێڕوانین و شێوەی گفتوگۆ و شێوەی کەڕامانیان بەنسبەت جەریانی سەڵتانەت تەڵەبی لە ڕووی تەحەسوبەوە نەبێت. ئێمە دەبێت لە تەحەسوبەوە فاسلە بکرین. ئێمە دەبێت بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی بیرمەندانە و بە فەکت و بە پێی بەڵگا بڕوانینە بابەتی سەڵتانەت تەڵەبەکان. ئێمە نابێت تەنیا بڵێین چونگاتی کوریشایی پێشووی ئێرانەوە بابی ئاوای کردووە پس ئێمە دژی ئەوین. ڕاستە ئەوە بەشێک لە قەزیەکەی ڕاستە ئەو ئێستا ئەو جەریانە شانازی بە حکوومەتی حەمەڕەزا شای پالەوی دەکەن بەڵام تەنیا ئەوە کافی نییە. ئێمە دەبێت بە شێوەیەکی وردبینانە بین بابەتەکە بخوێنینەوە خوێندنەوە بۆ داهاتووی ئەو جەریانە بکەین. لە ئەساسدا ئەوەی کە ئەو جەریانە ئێستا دەستی بە سەر بەشێک لە ئەو شتێکە لە ئێرانە سەری هەڵداوە ناڕزایەتیەکانی نێوخۆی ئێرانەدا گرتووە هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئێرانیەکان ئالترناتیڤێکیان نییە. ئێرانیەکان وەکو کوردستانی هیچ ئالترناتیڤێکیان نییە بەڕاستی بۆ داهاتووی ئێرانێ. لە ئەساسدا ئەوان کێشەی مەشروعیەتیان هەیە بۆ ئیدارەی سیاسی لە ئێرانێ. بۆیە من پێم وایە کە بەردەوام لە مێژووی 100 ساڵەی ئێرانەدا بەهۆی هەبوونی کێشەی مەشروعیەت و ڕەواییەوە ئێرانیەکان نەیانتوانیوە بە شێوەیەکی ئەخلاقی دەسەڵات بەدەستەوە بگرن. بۆیە هەمیشە بەردەوام ناچار بوون کە لە هێز کەڵک وەربگرن بۆ کۆنتترۆلی سیستەمی سیاسی خۆیان و بەڵگەم بۆ ئەوەی دەتوانم باس لەوە بکەم کە لە دوای هاتنە سەرکاری ڕەزا شایەوە تقریبا تەواوی ڕەنگە نەشتوانم بڵێم تەواوی 95% ئەو کەسانی کە دەسەڵاتی سیاسیان بەدەستەوە وە جات وەکو سەرۆکوەزیران لە محەممەد عەلی فروغیەوە یەکەم سەرۆکوەزیرانی ڕەزا پەهلەویەوە هەتا دەگاتە شخصی خامنەئی ئێستا چ سەرۆکوەزیران چ ڕێبەری سیاسی چ سەرۆک کۆمار چ لە دەورانی ڕەزا پەهلەویدا چ لە دەورانی کۆماری ئیسلامیدا هەر هەمویان بە شێوەیەکی دڕندانە یا کوژراون یا تەبعید کراون یا زیندانی کراون یا تیرۆر کراون بە جۆرێکی و ئەوە دەری دەخات کە شێوەی حکومڕانی لە ئێرانێ شێوەیەکی بەدوورە لە ڕەوایی سیستەمە سیاسیەکان لە ئەساسدا لە مێژووی هاوچەرخی ئێرانەدا ناڕەوا بوون مەشروعیەتیان نەبووە لەلایەن خەڵکەوە. بۆیە حاکمی سیاسی هەر کەسێک لەسەرەوە بوو بێ بەردەوام ئەو کەسانی کە یەک لە خۆیان لە خواردتور بوو بنیان بە جۆرێکی مەترسی ئەویان هەبوو بێ کە ڕەنگە جگایوان بگرنەوە ڕەنگە بێنە سەرتر بەردەوام حەسفیان کردوون تێرۆریان کردوونەوە لایەنداون. جا بۆیە من بەگشتی پێم وایە کە ئێرانیەکان زۆر گرنگە کە لە نمونەی ڕۆژهەڵاتی کوردستانی کەڵک وەربگرن بۆ داڕشتنی ئالتێرناتیو بۆ خۆیان بێنەهایەت گرنگە. ئالتێرناتیو ئەوانە دەبێ واز بێنن لە ئالتێرناتیو وەکو تاک وەکو شەخص یەکدانە تاک یەکدانە شەخص لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئالتێرناتیو نییە. وەکو ئێمە دەبینین لە مێژووی هاوچەرخدا لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئەوەی کە تەنانەت لە سەردەمی کۆماری کوردستانیشدا بەتایبەتی ئەوەی کە ئالتێرناتیو بووە بۆ سیستەمی پێشووتر بەردەوام یەکدانە سیستێم بووە یەکدانە داڕێژەیەکی سیستێماتیک بووە مەکانیزمێک بووە و نەک یەکدانە تاک. چونکاتی لە کۆتاییدا ئەگەر تاک دەسەڵات بەدەستەوە بگرێ خەڵکانی دیکە هەمووی لێنێتە جێردەستی خۆی وە دەسەڵات تەنیا لە بەردەستی ئەودا دەمێنێتەوە. بۆیە من ئەو بابەتە زۆر بە بابەتی گرنگ دەزانم. زۆر سپاس کاک رەقیب مێریناتە دبارە حزبێک کوردستانی دا چییە لە حالێکیدا کو هەمان دەفتەرچە ئەسترالیدا تایبەت ناوێ پەژاکێ هاتیە ku wek hizbekî tecziye teleb daye nasandin. Dilayê dîda di pişra
همان کسایتی پاشا خواست دخوازن دگل پژاکه دگل پککه دگل حزبیت کردستانی دانستانه اون هبن دگل وان رونین دا اوان بکشن لای خو او در رویت چاوا دبینه و دبیت حزبیت کردستانی چپ کن رفتارا وانیا درست دبیت چاوا بید لا تەواوی ئەو بڵاوەکەی ناوەندی پاشای خوازەکاندا ئەگەر تەواوی بگەڕێ لە یەک شوێنیش وشەی کورد نەهاتووە کاگە ڕسوڵ لە یەک شوێنی وشەی نەتەنیا کورد نەهاتووە بەڵکو ئەقەلیەتی قەومیش نەهاتووە کە ئێمە قایل بەو دەستەواژەیەش نین ئەمە بڕوامن بەوەی هەیە کە ئێمە کەبینەیەکی نەتەوەین تەنانەت لە نەو سیستەمی سیاسی ئێرانەدا و بە شێوەیەکی سیستەماتیک لەو داڕێژەیەواندا کەمینە نەتەوەیەکان مافیان پێشێل کراوە بۆی من پێم وایە کە باسکردن لە حیزبێکی خاص لە جەریانێکی خاص لەو بڵاوەکەیدا وەکو ڕوانگەیەکی نەرێنی باسی لێکراوە من پێم وانە کە ئەوان هەرگیز قایل بەوەی بن کە دەبێت هاوکاری لەگەڵ کوردکەن چون لە ئەساسا من پێم وایە تێڕوانینەکان ئەوەیە کە ئەوان بە زەبر و زۆر کوردستان کۆنتڕۆڵ دەکەن و لە دەفتەرچەی ئیسرادا لە شوێنێکی باس لەوە دەکات کە لە هەفتەی یەکەمدا دەبێت تەواوی سنوورەکانی ئێرانێ کۆنتڕۆڵ بکرێن لە هەفتەی یەکەمدا ئەمنیەتی سنوورەکان بپارێزرێ و ئەوە دەری دەخا کە دۆخی کوردستانی بۆ ئەوان وەکو نەک وەکو کەسانێک وەکو کۆمەڵێک مرۆڤ کە قرار وایە بڕیاری سیاسی بدەن بۆ خۆیان بەڵکو وەکو کۆمەڵێک مرۆڤ کە قرار وایە بڕیاری سیاسیان لەسەر بدرێت وەکو کۆمەلگایەکی کە قرار وایە بڕیاریان بۆ دەربکرێت لە ناوەندەوە چاوی لێ دەکرێت و من پێم وایە کە بەگشتی بۆ ئەوان جیاوازیەکی نییە لە نێوان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی و من پێم وایە کە ئەوانە قایل نابن بە حزوری هیچ جۆرە بزوتنەوەیەکی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانی مەگەر ئەوەی کە ئەو بزوتنەوەیە تەواوی دەسەڵات لە بەردەستی ڕێبەرەکەیاندا کە بەنێی ڕێبەری بزوتنەوەی میلی نێوی دەبن باوێژەوە من پێم وایە کە جەریانی سەڵتەنەت تەڵەب دەسەڵاتی ئێرانە یا هەموو دەسەڵاتەکەی بەتەنە بۆ خۆی دەوێت یا ئەوەی کە هەر نایەتە نێو دەسەڵاتەوە من دۆخی داهاتووی ئێرانە بەڕاستی ئاوا دەبینم و پێم وانییە جەریانی سەڵتەنەت تەڵەبی بتوانێت ببێتە بەشێک لە ئیدارەی سیاسی داهاتووی ئێرانە چۆن لە ئەساسدا جەریانێکی فاشیستیەوە هەموو جۆرە چەند ڕەنگیەک هەموو جۆرە قەولی بخۆیان دەڵێن ڕەنگاڕەنگیەک دەبێت لە خزمەتی تەکڕەنگی پادشایی خوازیدا بێت وە بەغێری ئەوەی قبول نیە هەروەکو بخۆیان باسی دەکەن لە دەفتەرچەکەیدا ئەوان دوو بژاردە بۆ ڕێفراندۆم دیاری دەکەن هەروەکو خومینی ئاریا خێری دیاری کرد بۆ جمهوری ئیسلامی ئەوانش دوو بژاردە دیاری دەکەن بژاردەی کۆماری خوازی یا بژاردەی پاشایی خوازی و لە هەردوو حاڵەتاندا مەترسی ئەوەی هەیە کە لە کۆتاییدا تەواوی دەسەڵاتەکە چوە سەرۆکایەتی کۆمار وەکو زۆرێک لە وڵاتەکان ئەمە دەبینین نێوەکە سەرۆک کۆمارە بەڵام ناوەڕۆکەکە پاشایەتیە یان وەکو پاشایەتیەکی کە تەواوی دەسەڵاتەکەی بەدەستەوە هیچ جیاوازێک لە نێوەکاندا نیە بەڕاستی وەکو هاواریش ماسی کرد ئەوانە هەر نێویان گۆڕیەوە کۆمەڵی نێوی تازایان هێناون وەکو مەهێستان کە لە مێژووی ئێرانەدا ئەو ناوەندە هیچ جێگەیەکی نییە یا وەکو هەمووەند یا وەکو سوزانم کۆمەڵی لەو نێوانان کەدا ئەدەبیاتی فارسیدا هەن بەڵام وەکو ئەدەبیاتی سیاسی هەتا ئێستاوە یەکەم جارە جێگی دەبن بەڕاستی لە ئەدەبیاتی سیاسی فارسیدا بۆیە من پێم وایە کە لە داهاتووی ئێرانەدا یا هەموو ئێران دەکەوێتە بەردەستی سەڵتەنەت تەڵەبەکان یا هیچی ناکەوێتە بەردەستیوان سپاس کاک هاوار ئەم بینە دەوێتە پرسیار دێتە پێش ده همان کاتدا کو سلطنت طلب پاشا خواز مدید چند روزه بری نها حتی
سلوگان دژی کرد مرن بو کردا دا خواست کرن ده سر خیوان دا ده ریپیوان خودا دلایه که دا حزب کردی وک تجزیه طلب ددن ناساندن کرده وک مپرسیک بخود زانن و همان کاک رقیب بحث کرد دفتر چا اصرار هاتیه کو ده هفته اول دا او سنورانه بین گرتن و کلک لسپاهی لارتشی ورگیرید بناوی ارتش ملی بچید او کسین کو ام بجید اپوزیسیونا پاشاخازانه سرکوت کن سرکوت جدیاره دی چاوابید لی ده همان کار دا ده همان وقت ام دبینن گلک کسین اوی کو ده دورا ایرانی دانه تایبت نامه کردا دا هنده کس هنه کو ام دبینن بوینه کویله تایبت او پاشا خازا دروشما جاوید شاه دادن رکلاما شاه دکن داخازه هاتنا شاه دکن تو اوی خوکیم زانینه چاوا دبینه تو چاوا بینه وک جواب ناسک خسار ناسی دکی بەڵێ ینی بەر لەوەی کە بەڕێز بە پرسیارت پێی من ئەوە ئەوم لەبیردا بوو کە دووسێ ڕۆژ لەمەوبەر لە لەندەن بە پێشەندانی کوردەکان بوو بۆ پشتیوانی لە ڕۆژئاوا ئەو سەڵتەنە تەلەبانە دەچن هێندێکیان دەچن پێیان دەڵێن کوردای تەجزیە تەلەب یعنی بە کوردی ڕۆژئاوا دەڵێن کوردی تەجزیە تەلەب یعنی لە هەر شوێنێک کە ئاڵای کوردستانیان دی ئەوە پێی دەڵێن تەجزیە تەلەب یعنی ئەو دووگانەیە و دوانەیە ئەرزشەی باوەڕێکی ئەوانە هەیانە لەو شوێنانەدا خۆی دەردەخات لەلای تۆ ئەگەر وای ڕەچاو بکە من ئەو پرۆژەم بەرنەخوێنێتەوە من نازانم ئەوە چییە من ڕەنگە ئەدەبیاتەکەی قورس بێ من لێی تێنەگەم دەرسم نەخوێندووە نازانم قەوڵی مقەننەیە چییە نازانم مەعستان چییە نازانم فیکسێشن میلی چییە تۆ تەنیا گەشتێک لێ بدە لەسەر سۆشیال میدیا دیارێت خۆدا دەکتەکیوان نییە کە من پێم وابێ بەڕاستی ڕەزا پاڵەوی بەرپرسیاری یەکەمە لە بە قوربانی بوونی ئەو کۆمەڵە هەزاران ئینسانی کە لە شارەکان بەتایبەتی شارەکانی ئێراندا بوونە قوربانی بەڵام من دەمەویست ئەوە بڵم کە وەختێک تۆ چاو لە ئەدەبیاتەکانیان دەکەیت چاو لە قسەکردنیان دەکەیت چاو لە هەڵوێستی وان بەرامبەر بەو کەسانەی کە ئەوان قبولیان نییە جا چەپی بێت مجاهید بێت کورد بێت غێری کورد بێت هەڵوێستیان هەموو وەکو یەکە یعنی بە جنێودان بە بێڕەزی بە جنێوی ستێکسی بە تاوانبارکردن بە تۆمەتبارکردن هەر یەکێک لەو شتانەی کە کاگڕەقەبی ئاماژە پێکرد باسی تەجزیە تەلەب بوو ئەوەی کە لە مەرزێک کۆماری ئیسلامی دەگۆڕدرێت ئەوانە دێن سنوورەکان دەگرن تەمامیەتی ئەرزی و دواتر لە بەندەکانی لاپەڕی 22-23وانە باز بە دەوڵەتەکانی دراوسێژ دەکات کە دەبێت پەیوەندیان هەبێت بە تایبەتی تورکیا بۆی کە سنوورەکان بپارێزن لێەوە هەڕەشە مەترسی لەربوونی ئێرانیان لە کۆڵ بێتەوە جامن بۆیە پێم وابێت ئێمە ئەگەر دەمان هەیە ئەوانە بناسین تۆ بێنە بەرچاوت لایەنگرەکانی بچن یعنی زۆرتر ئەو لایەنگرەی کە هەشنی دیارە ئێمە هەمومان بەدواراتن دەکەین بۆ کەسانی کە پشتیوانی لێ دەکەن لەو کەسانی کە ستۆری بۆ دادنێن دیارە لە بەشی هەرە زۆریاندا خەریکە پڕ خەرج دەکات یعنی چۆن ئێستا الجەزیرە و کەناڵی العەرەبیە کە هەڵە نەبن خەریکن دایانهەوێ ڕووی ئەحمەد شەڕ سپی نیشاندن ئەوانەش هەمان شێوەدان هەوێ ڕەزا پاڵەوی بەو شێوە نیشان بدەن کە لە ڕاستیدا ناوەڕۆکەکەی بەتاڵەدان هەوێ شتێکی دیکەی بۆ سازکەن بۆیە من پێم وابێت هیچ شتێکی بۆ تدانە یعنی واقعیەتەکەی ئەوەیە بۆ ئێمە هیچ شتێکی تدانە سەبارەت بە پرسیاری ئێوە من دەتوانی پرسیارەکە بکەوە کاک بەسوود هەر بەحث ئەوە بوو کە ئەو ئەم بێژن نەزانی نەفامی یان هەر تشتێکە و هەیە تو چاوە خەسار ناسی دیکەی ئەوە دیارە بەڵە پرسیارێکی بەجێیە کوردستان خۆشبەختانە
ینی ئەزموونێکی باشی هەیە لە کاری ڕێکخراوەیی لە کاری حیزبی لە کاری هاوبەش پێکەوە ینی تۆ ئەوە هەم لە ئاستی ڕێکخراوە مەدەنیەکاندا دەبینی و هەم لە ئاستی سەرێکدا کە ناوەندی دیالۆگ دەگرێتەوە کە ڕەنگە سەرڕای ناکۆکیەکە هەر شتێکی هەبێت بەڵام پێکەوە لانی کەم دووجار دانیشتنەوە و لانی کەم پێکەوە فەرەنخامیان داوە وڵاوکردنەوەی داوە بۆ خەڵکە بوو مانگرتنەکە بەشداری بکەن جا بۆیە من پێم وابێت خەڵکی کورد بەگشتی بڕوانێتە ئەو ڕێکخراوانەی خۆی بڕوانێتە حیزبەکان یعنی چاوی لەوە نەبێت کە پاکێک بێت ڕزگاری بکات خۆی ڕێک بخات دیارە من پێم وابێت لەنێو خۆدا ئەو کارە ڕێکخراوی تەشکیلاتیە کراوە لەلایەن ڕێکخراوەکانەوە هەرچەند کە سەرکوت و زەبر و زەنگیش هەیە بەڵام خۆیان ڕێکخستووە لە هەمان کاتیشدا لە جیاتەوەی کە لە دوای ئیران ئینتەرناشنال و بە ئەوانەش ساڵێکن بەڵام بەڕاستی بزانن کە کوردیش من و کوتاکی کورد بۆچی من دژایەتی ئەوە هەڵدەستنەوە بۆچی من دژیەوە دەبم بۆچی بۆ مافی خۆمە بۆ مافی تۆیە بۆی کە من دەزانم ئەوە هیچ شتێکی بۆ ئێمە لێشتی نابێت یعنی ئێمە چەندین ساڵە ژینگەکەت خەریکە تاڵان دەکرێت چەندین ساڵە تۆ شناسی کورد بەکۆ بە نێوی نازانم کۆڵبەری و بە نێوی کرێکۆڵی و کەرامەتی کورد خراوەتە ژێر ئەسەن هەر ئینکار نەکرستیە یعنی کەرامەتی کورد تۆ بۆ شێوەیەکە داکراوە بە بدرێ لەوەدا ڕەزا پاڵەوی زۆر مەترسیداتریش لەسەر دەپێشێت یعنی تۆ لە یاسا دەوڵەتی ئێستا ئێرانەدا باسی کورد کراوە بەڵام نەبێت کاگرافی باسی کرد هەر ئەسەن باسی ئەقەلیەتی قۆمی باسی کورد یا مافەکانی هەر نەکراوە جا وەختێککە باسی نەکراوە چۆن مافی پێ دەدات یعنی تۆ قرار بسێنە لێشی بپرسیەوە بەپێی ئەو نووساوەی کە بەفرێ بڵاوی کردو تۆ لێ دەپرسیەوە تۆ خەڵکی داوە ئەو نووساوە هەیە دەبێت بۆم جێبەجێکەی هەتا ئێمە کاگرافی باسی کرد ئێمە ئەقەلیەتی قەومیش قبوڵ نییە ئەو بەوەش ڕازی نییە دێتە سەر ئاستی عەشایر و نازانم قەبیلە و ئیلات بۆ شتەوازە نەیبیتێ یعنی تۆ بێنە ئەزمونێکت هەیە لە مێژوودا بۆ لەسەبەرکردنی ناخۆنەتەواتیەکانی خۆت بەڵام یەکشتی لە هەمووی گرنگتر کە پێویستە ئێمە بیزانن هەر تاکێکی کورد لە هەر پارچەیەکی کوردستان هەیە قارەمانەکان و پاڵەوانەکانی ئێمە لە ڕوانگەی ئەوانەوە تیرۆریستن بۆ پاڵەوانەکانی ئەوانەوە لە ڕوانگەی ئێمەوە تیرۆریستن ئێمە چۆن دەتوانین لەگەڵ ئێوانە بەرایەتی هابش پێک بێنین هەر کاتێک هات داوای لێبوردنی کرد سەبارەت بە هەموو تێرۆر بە هەموو قەتڵ عامە بە هەموو کوشتنە بۆ زانیاری تا ڕەنگە بینەران و بیسەرانی ئازیزی بزانن یەکەم جار کە یعنی نیروی هەوایی زمانیشە کەڵکی لێوەرگیرا بۆ وەرگرتنەوەی ئەو خاکانە نەبوو کە فرۆش بوو بەڵکو بۆ کوشتنی ئیلات و عەشایرەکانی چوار مەحەڵ و بەختیاری و ئەوانە بوو کە هەموو کەڵکردن یعنی هەتا سەرهەنگ ئەحمەدی پێیان دەکرد سەرهەنگ هاشمی دووەم جاکەوایە پێویستە ئێمە بزانین بە خوێندنەوەی مێژوو خەریکین یا دەبێت پلانیان ڕژین بۆ داهاتوو ئێمە لەگەڵ چی قرارە ئیتلاف پێ بگەین لەگەڵ چی بڕیارە دانیشتووی ئایا ئەو کەسەدان بەبوونی تو دادنێت ئایا ئامادەیە بەشێک لە دەسەڵاتی خۆی چاوپۆشی لێ بکات بەڵام لەگەڵ تو هاوبەشی بکات منێک وەکو تاکێکی کورد ئێستا دەبینین لە کوردستان خەریکە سەرچاوە ئاویەکان چۆن دەدزرێت سەرچاوە ژینگەیەکان چۆن دەدزرێن سەرۆکی سامانی کوردستان چۆن دەدزرێت هەموو لە شار غێری کوردەکاندا خەرج دەکرێتەوە جاکەوایە من بە باوەڕی من ئێمە دەبێت زۆر چاوکراوە بینین ئێمە دەبێت مێژووی خۆمان بزانین ئێمە دەبێت بزانین خواستی ئەوان چییە دەبێت بزانین خواستی ئێمە چییە لەکوێدا ئێمە دەتوانین یەک بگرین دەتوانین ئیتحافێک بێت دەتوانین قسەی لەسەر بکەین دادەنیشین بەڵام نابێت کوێرکرانە بەڕاستی بەژێر نێوی مەهێستان و نازانم دموکراسی لە بەشی ئەمە پۆسیدا بە باسێکی تایبەتی تێدایە کاگەرکی باوەژە پێکرد کە زۆر زیاد ڕەزا پاڵەوەی بخۆی لەسەر میدیاکاندا دەڵێ کە ئێمە دێین هەڵبژاردن دەکەین و خەڵک بخوان شێوازەکەی هەڵدەبژێرن یعنی لێرەدا بە دوو شێوازی دیاری کردووە یعنی چوار مانگەیە کە بە حیساب ئەمە ڕاپرسیەکە و یەک دانە سامانەی حکوومەتی دموکراتی یعنی من نازانم چۆن سامانەی حکوومەتی دموکراتیک پێک دێت کاتێک یەک کەس یەک تاک
هاتووە نەهاتەکان دامەزراوەکانی بخۆ هەڵبژاردووە، هاتووە سیستەمی داخوازەری پێشتر بە نێوێکی دیکە، بەڵام هەر بەو کانتێکستەوە، یعنی هەر بەو ویستەوە بەو ئامانجەوە خەریکەدا دەڕژێتەوە. یعنی ئێمە دەبێت زۆر وشیار بین، پێویستە یعنی بزانین چ دەڵێن، بزانین چ نووسراوە، مەبەستی چێت لە هەر شوێنەکە ئێمە زانین. ڕنگدانەوەی ویست و خواست ئێمە نییە، بەڕاستی ئێمە نابێت تێکەڵ لەو شتەی بین. دەست خۆش کاگراقی ئەوە خەسارێکی مازنە هاواژ بە جوانی بەحس کرد رێ تشتێک لێرە دەگەڵێک گرینگە ڕۆڵا ڕەوشەنبیر، ڕۆڵا لایەن و حزبên زمەیە سیاسی، ڕۆڵا مدیای کوردی دوی خەساریدا چییە؟ پرسیارێکی زۆر گرنگە کاک ڕەسوول. من پێم وایە ئەرکی بیرمەندی کورد، ئەرکی ڕۆشنبیری کورد ئەوەیە کە ئەو شتەی کە ئەو گریمانانەی کە لە داهاتوودا ڕەنگە بێنە پێشبینی بکات. ئەگەر حکوومەتێک لە داهاتوودا بێتە سەرکار کە بەو شێوەیە کە لە دەفتەرچەی ئیسراردا کە بابەتی توێژی ئەو ڕۆمانە، بەو شێوەی دەفتەرچەی ئیسراری پەهلەوی بڕواتە پێشێ، جاچ بەڕێبەرایەتی ئاغای پەهلەوی بێ یا هەر سیستەمێکی دیکە، بە دڵنیاییەوە ئێمە پێویست دەکات کە بزانین دەبێت هەڵوێستمان چ بێت، و ئەوە پێم وایە ئەرکی ڕۆشنبیری کوردەکە ئەو شتە ڕوون کاتەوە. ڕۆشنبیر دەبێت هاڵۆزی بابەتەکان سادە بکاتەوە. بۆی من پێم وایە کە لە ئەساسدا سیستەمی داهاتوو ئەگەر بەم شێوەیە بڕاتە پێشێ لە ئێرانی کە لە دەفتەرچەی ئیسراردا باسی دەکرێت، بە دڵنیاییەوە سیستەمێک دەبێت کە ئینکاری هەبوونی هەموو جۆرە کەمینەتەوە یەکان دەکات لە نێو ئێرانەداوە. بە دڵنیاییەوە پێویست دەکات کە کورد لەو دۆخەدا بەرگری لە دۆخی خۆی بکات، پێویست دەکات کە کورد خۆی بپارێزێ، پێویست دەکات کە سنووری نێوان خۆی و ئێرانیەکان بپارێزێەوە. ئەگەر دان بە مافی ئەمەدانەندرێت، ئەمە ڕێگە نەدەین بەرگری بکەین، ڕێگە نەدەین کە ئەوان هەر شتێکی کە حەزیان لێ بوو، هەر مەیلێکی هەیان بوو بەنسبەت ئێمە بەسەرماندا قسەبێنن. بۆ من پێم وایە ئەوە زۆر گرنگە کە لە داهاتوودا بزانین کە کارێکی زۆر گەورەمان بەدەستەوەیە. کاری ئێمە لە داهاتوودا ئەوەیە کە دەبێت بەرگری بکەین، دەبێت خۆمان ڕێک بخەین، دەبێت تەواوی هێزەکانی خۆمان ڕێک بخەین بۆ بەرگریکردن لە خواست و ئارزوو و مەیلەکانی نەتەوەکەممان. بۆی من پێم خۆشە باس لەوە بکەم کە زۆر گرنگ نییە، بەڕاستی زۆر جیاوازی ناخات، گرنگە بەڵام زۆر جیاوازی ناخات کە چست کەسانێک لە داهاتووی ئێرانەدا دەسەڵات بەدەستەوە دەگرن. من پێم وایە کە بەهۆی نەبوونی شێوەیەک لە حکومڕانی ڕەوا یا مەشروع لە مێژووی هاوچەرخی ئێرانەدا، لە نەهایەتدا حاکمی ئێرانێ دوو ڕێگای لە پێش نییە، یا دەبێت دان بە تەواوی مافەکانی کەمینەتەوەیەکانی وەکو کورددا بنێ، یا دەبێت بەهێز بە زۆر بە چەک بێت کوردستان داگیر بکاتەوە. من پێم وایە کوردستان تازە لە دوای کۆماری ئیسلامیەوە ناگەڕێتەوە دۆخی پێشووتر. من پێم وایە کە ئێران پێویستی بە داڕشتنی سیستەمێکی سیاسی مەشروع هەیە و ماڵاوایی بکات لە مێژووی 100 ساڵی. کاک ڕەسوول، من پێم خۆشە باس لە بابەتێکی بکەم. لە مێژووی هاوچەرخی ئێرانەدا لە 100 ساڵ لەمەوبەر، ڕێک 100 ساڵ و چەندێک لەمەوبەر، کاتێک کە ڕزای پەهلەوی دێت خۆی بە پاشای ئێرانە دەسەپێنێ، وەکو پاشای ئێرانی خۆی بەسەر سیستەمی ئێرانەدا دەسەپێنێ، هاوکاتە لەگەڵ هاتنی فاشیزم لە ئیتالیایە و کە وردە لاق دەگرێت ئەو حکوومەتی پەهلەوی، نازیسم سەر هەڵدەدا لە ئاڵمانیا. سیستەمێکی کە لە ئێرانێ خەریکە وەکو سیستەمێکی نوێ دەست دەکات بە ئیدارەی سیاسی،
لەژێر دەکەوێتە ژێر کاریگەری نازیسمی ئەڵمانی و فاشیزمی ئیتالیایی. پێم خۆشە ئەوەی بڵێن کە بەڕاستی زۆر گرنگە کە ئەو چەمکانە لە بەرچەسب لە وەکو بەرچەسب چاویان لێ نەکەین، وەکو جنێ و چاویان لێ نەکەین، وەلیان کۆڵینەوە وە پێیان دابچینەوە لە سەریان ورد بینەوە. فاشیزمی ئیتالیایی و نازیسمی ئیتالیایی نەتیجەکەی لە نێو لە سیستەمی ڕەزا پەهلەویدا و دواتر مایەوە و ئەگەرچی لە ئوروپایە فاشیسم و نازیسم دوای شەڕی جیهانی دووەم بە شێوەیەکی زۆر بەرچاو لە بین چوون و نەمان لادران، بەڵام لە ئەساسدا لە ئێرانێ بەهۆی نەبوونی بزوتنەوەیەکی خەڵکی و مەدەنی دش بە ئەو دوو بیرۆکەیە پیس و ناحەزەیە بەڕاستی فاشیزم و نازیسم وەکو فارشیزم، من نێوێ دەنێم فارشیزم لە ئێراندا مانەوە وە کاریگەری خۆیان دانا. بۆیە بەڵێ بۆیە من پێم وایە کە تەنانەت لە سیستەمی کۆماری ئیسلامی بە شێوەیەک سیستەمی کۆماری ئیسلامی درێژەدەری هەمان فارشیزمی دەورانی ڕەزاشا و محەممەد ڕەزا شایەوە جیاوازیەکی ئەو تۆ ناخات. هەرتێک سیستێمەکە لە نهایەتدا نەتەوەی فارس لە ناوەنددا دەنێن دەسەڵات تەواوی بۆ ئەوانە، تەواوی ئیمکانات داهاتی سەرزەوینی و ژێرزەوینی تەواوی ئێرانێ دەبێت لەژێر دەسەڵاتی ئەواندا دابش بکرێت و لە شوێنێکی ڕاکەن زۆرترین نەوتی لێ ئاوی خواردنەوەی لێ نەبێت، منداڵەکان قەڵەمێکیان پێ نەبێت بۆ نووسین بۆ دەرس خوێندن، کەمترین ئیمکاناتیان نەبێت، بەڵام لە ناوەند تەخشان بەخشانێکی بێسنوور بکرێت لە نێو خۆیانداوە تەمەرکوزگەرایی و ناوەندگەراییەکی بێسنوور ببەنە پێشێ. جا بۆیە من پێم وایە داهاتووی ئێرانێ دەبێت ماڵاوایی لە فارشیزم بکات، داهاتووی ئێرانێ ئالتێرناتیو بۆ ئێرانێ ماڵاواییکردنە لە نەتەوەگەری فارس لە ژێر ناوی نەتەوەی ئێرانی، دەبێت ماڵاوایی بکات لە یەک دەست بینی و یەک ڕەنگ بینی هەموو خەڵک لە نێو ئێرانەدا و پێویستە کە سیستەمێکی سیاسی بێتەکایەوە کە ئەو سیستەمە تەواوی جیاوازیەکان تەواوی ڕەنگاو ڕەنگیەکان لە نێو خۆیدا ببینێ. دەنا ببێ ئەوە دەبێت سیستەمێک بێت کە سەرکوت بکە کە نیشانەکانیشی من دەبینم بەڕاستی لە هەڵسوکەوتی ئاغای پەهلەویدا بەڕاستی من بە شێوەیەکی زۆر ڕوون دەبینم کە ئەوانە پێیان وایە کە لە داهاتووی ئێرانەدا بە تەنیا بە زۆر و بە چەک دەسەڵات بەدەستەوە دەگرن و کوردستان و شوێنەکانی دیکە دەگرنەوە. سپاس بۆ هەردوو کارناسە هێژا کاک ڕقیب لە بازێ لە سوئیسرایە و کاک هاوار لە بەرلینێ لە وڵاتی ئەڵمانیایە بەهێویا ڕۆژێن گەش ڕۆژێن خۆش بۆ کوردستانێ و ئەم بکارن بە کورد لایەنین مەی سیاسی بکارن لایەنین کوردی ڕۆڵێ خۆیە ئەرینی بلەیزن لە داهاتوویە ئیرانێدا و ئەو مافین و بۆمە کووردا ڕەوایە و حەقیمەیە بکارن بستینن بەرنامە دگەیتە داویە خۆ ئەز سپاسیاوە هەردا دکەم و دەبێژمەوە خاترێوە و کوردستان ئاوەدان هەر بژێ سپاس.